خۆشویستان لەم تۆری پرۆگرامەکەماندا باس لە گرنگی خواردنی سەوزە و هەروەها میوە دەکەین، باس لە سوودەکانیان دەکەین، باس لە گرنگی خواردنیان دەکەین بۆ درستەمان چۆن بتوانین بە شێوازێکی دروست سوود لە سوودەکانی سەوزە و میوە ببینین، بە تایبەتی لە سەدایتر وەرزی پاییزە و دواتر وزستانیە شەو زیاتر درێژ دەبێتەوە. ئێمە پرسیاری ئەو دەکەین کە زۆر جا باس لەو دەکرێت لە دوای کاتژمێر حوتەوە گونجاو نییە هیچ شتێک بخورێ. ئێمە دەپرسین ئەو سەوزە و میوانە چێ کە ڕێگە پێدراون کە شەوام بخورێن زیانی بۆ تەندروستی نەبێت، زیانی بۆ کێشی جستەمان نەبێت، چۆن بتوانین داڕێگەی خواردنی سەوزە و میوە و ئەم بابەتانەوە بەرگری لە جستەمان بەهێز بکەین. گونجاوترین سەوزە یاخود میوە چییە بۆ بڵین بە شێوازێکی گشتی بۆ هەموو کەسێک گونجاو بێت بۆ نەخۆشی جیاوازەکان و کەسانی زەختیان هەیە، شەکرەیان هەیە و کەسانی کە نەخۆشی گورچینە و چەندین بابەتی تریان هەیە. گفتوگویان بابەتان لەگەڵ کاکامەران ڕەسوول ژاژڵەی دەکەم کاپسپۆری زانستی خۆراکە و ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ ئێمەدا ئامادەیە. دکتۆر گیان بەخێراتی. سپاس زۆر لەگەڵ ئێمەدا ئامادەیە. دکتۆر طبعاً زۆر باستەوە دەکرێت خواردنی تەندروست، باشترین سەوزە، باشترین میوە. با ئێمە ئەمڕۆ بزانین باشترین سەوزە بەڕاستی چییە بۆ تەندروستی لەشمان؟ ڕاستەکە ینی وەکو پۆڵێنکردن سەوزەکان بە شێوەیەکی گشتی هەمویان هەر باشن بۆ تەندروستی، بەزەوەی کە پۆڵین بکرێ پێوتی ئەم سەوزەیان باشترە لەو سەوزەیە. ڕەنگە سەوزە گەڵاتۆخەکان زیاتر ناسراون لە هەموو جیانە بۆی کە تایبەتمەندیان زیاترە. بەزمانە ئەوە نییە کە ئەمە لە نرخی سەوزەکانی ترکەم کاتەوە. سەوزە گەڵاتۆخەکان بۆ نمونە ئەوەی کە زۆر ناسراوە بێ لە هەموو جیانە، سپێناخ کە یەکێکە لە سەرچاوە دەوڵەمەندەکانی مادەی ئاسن بە تایبەتی بۆ کەسانی کە گۆژ ناخۆن یان ئەوانەی کە ڕۆخۆرن جێگرەوەیکی زۆر باشە. لە هەمان کاتە بۆ کەسانی تریش بە تایبەتی مناڵان و مێر مناڵان و لەگەڵ خانمان چ کاتی دووگیانی بوون چ کاتی شێژدەر ئەمانە گرنگە بۆ ئەوەی کە تووشی کەمی مادەی ئاسن نەبن لەبەرەوەی ئەو گروپی کە باسم کرد زیاتر ئەگەری توش بوونیان هەیە. سەوزەکانی ترەوەی کە بڵێن لە هەمان کاتە ئێمە کاهومان هەیە کە لەرمان هەیە لەگەڵ کەرەوە یاخود مەعدەن و جاترە هەروە لە بیرمان نەچێ گەڵای هەندێ وەکو گەڵای چۆنەر و ئەمانەشە دەچێتە باوی گروپی سەوزە گەڵاتۆخەکانەوە. ئەمانە کۆی گشتی کۆیان نەکاتەوە لە چەند خاڵێکا سوودەکانی ئەگەر کورتی بکەینەوە. باشە بگوانێ مەستەر سوودەکانی دکتۆر بەس باسی ئەو بکەم تۆ ئاماژت بە سەوزە گەڵاتۆخەکان کرد پێما بڵێ چەند جۆر سەوزە هەیە چۆن پۆلێن دەکرێن جیاوازی نێوانیان؟ ڕاستەکەی وەکو پۆڵێنکردن ئەم سەوزە گەڵاتۆخەکان یانی جیا ئەکرێتەوە و گروپەکانی تر جیا ئەکرێتەوە لە یادمان نەچیانی هەندێ هینی تریشمان هەیە بۆ نمونە پیاز جۆرێکە لە سەوزە، بەڵام لە هەمان کاتە ئەگەر پیازی سەوز بێ یاخود پیازی وشکراوە بێ یاخود پیازی سوود بێت یاخودتە ڕەنگێکی تر بێت، بەڵام ئەو کەی لای خۆمان پێوتێ نێرکە پیاز ئەمەش لە هەندێک لە سەرچاوەکان پۆلی نەکرێت بۆی کە سەوزای گەڵاتۆخەکانی بە وردی ئەوەی کە بڵێن ینی گەڵاکانی زیاتر ڕەنگی تۆخترە و زیاتر لە بەرتیشی هەتا و ئەمێنێتەوە بۆیەوە تایبەتمەندەکانی زیاترە. بەڵام یەکێکی وەکو ترۆزی یاخود خەیار ئەمانە هەر سەوزەن تەماتە ینی لەلای ئێمە و لەلای زۆربەی هەموو جیهان ناسراوە کە ئەمە جۆرێکە لە سەوزە بە زەلایەنی پزیشکی و پۆلی نەکرێت بە میوە با ئینجان لە هەموو جیهانە پۆلی نەکرێت. لای مەبەستمەوەیە کۆمەڵانی خەڵک و لەهێنا وەکو تێگەیشتون لە هەندێک زۆربەی سەرچاوەکان پۆلی نەکرێت وەکو میوە ینی ئەم جیاوازی سەوزە و میوەش ینی هەندێک مشتومڕی لەسەر ئەوەی ئەڵێ کە لە ئەنجامی ئەوەی کە لە گوڵی ڕۆکەکەەوە بێتە دروست ببێت ئەمە بە میوە پۆلی نەکرێت، ئەوەکانی تر بە سەوزە پۆلی نەکرێت بەنیسبەت ئەمە بە جۆری سەوزەوە. هەروە هەندێک سەوزەی ترمان هەیە کە ئەچێتە ژێر خاکەوە لەم کاتەیە ئەوەمان بیر نەچێتەوە وەکو قەرنابیت یاخود وەکو چەوەنەر ئەمە خۆی ئەچێتە ژێرهینەوە بەس لە سەرەتاوە ئەوە گوڵەکانی بڵم ببوورە گەڵاکانی ئەمە بە سەوزە پۆلی نەکرێت. لە هەمان کاتە پاسۆلیای سەوز و پاقلەی سەوز و هەروە گەرمە شامی بە سەوزی نەگەوەی کە دوایی زەر دەبێ ئەمانە خۆیان پاقلەمەنی گەرمە شامی دانەوێڵەیە، بەڵام کاتێک کە سەوز و ئەمانە لە هەندێک سەرچاوی پزیشکیا وەکو سەوزە پۆلی نەکرێت. زۆر باشە کاتە بەسە بێنە سەر سوودەکانیان بەپێی پۆلێنکردنیان ئەم پۆلەنانی تۆ بۆ ئێمە کردت بۆ نمونە سوودی بەلەوە دەست پێ بکەین سوودی سەوزەی گەڵای تۆخ چییە؟ دیارترین سوودەکانی کە کردگیر بێ بۆ هەموو کەسێواتە ئەم سوودە ببەخشێت. ینی یەکەمیان ڕێگەی خۆپاراستن لە قەڵەوی زۆری کێش لە هەمان کاتە یارمەتی
دابەزاندنی کێژەیە بە تایبەتی لەو کەسانەی کە ڕیجێمەکەن دەوڵەمەندن بە مادە ڕیشاڵەکان کە زۆر گرنگن بۆ کۆندامی هەرز ڕێگەکردن لە قەبزی و کەمکردنەوەی غازات لە هەمان کاتیشە دەوڵەمەندن بە دژە ئۆکسانەکان مادە دژە ئۆکسانەکان زۆر گرنگن بۆ ڕێگریکردن لە توژبوون بە زۆربەی نەخۆشە درێژخایەنەکان بە تایبەتی شێرپەنجە و لەگەڵ هەوکردنی درێژخایەن و لەگەڵ نەخۆشی بەرزبوونەوەی پیشاری خوێن و هەروە کۆنتترۆلکردنیشیان لە یادمان نەچیانی بوونی مادە ڕیشاڵەکان کە زۆر گرنگە هەموو کەسێک پێداویستێتی ئەو خواردنانەی ئەو خۆراکانەی دەوڵەمەندن بە مادە ڕیشاڵەکان یارمەتی ئاسان کۆنتترۆلکردنی نەخۆشی شەکرایەن لەگە بەرزی پیشاری خوێن مادە ژنە ئۆکسانەکان بۆ نمونە بێتگە لەو پۆلیفینۆڵ ئەوانەی کە تیاتی دەوڵەمەندن بە ڤیتامین سی بە ڤیتامین ئەی بۆ نمونە بیبەرمان هەیە ئەمە بیبەری شەر لە یادمان نەچێت بیبەر ئەمە سەوزەیە نەعنا هەرێکێکە لە سەوزە گەڵاتۆغەکان ئەمانە هەریەکان تایبەتمەندی سوودی خۆی هەیە دەوڵەمەندن بە ئاو ئەمانە جێگرەوەیکی باشە بۆ کەسانی کە ئاو ناخۆنەوە بە تایبەتی لە کەلتوری وڵاتی ئەمەیە هەر ئەوەنە کە وەرزی پایی تقریباً تاوەکو مانگی ڕەمەزان ڕەنگە زۆرینەی خەڵکیان لانی کەمەوانەی کە من بینی و من وەکو پێویست بڕی پێویست ئاو ناخۆنەوە ئەو کاتە جێگرەوەکانی ئاو بەڵێ ینی ئەمە ڕەنگە ئێمە لە زستانی شار پێویستمان بە ئاو هەیە لە یادمان نەچیانەی بەڵام وەکو پێویست ناخورێتەوە ئەو کاتە جێگرەوەکانی سەوزەیە بە دەرەجە یەکەم دواتر لە میوەیە لە هەمان کاتیشە بەدەلەوەی کە پێدانی تام و چێش بە خواردن لەبیرمان نەچیانی خۆراک جگەلەوەی کە تە پێداویستێکە تام و چێش بەخشین بە خۆراک ینی یەکێکی وەکو نعنا و ئەمانە لە ناوبردنی بەکتریاکانی گەدە بەنای ینی نعنایەکێکە لەوانە بۆنی ناخۆشی دەم نایاڵێ لە هەمان کاتە یارمەتی هەرسکردنی جوانتر هەرسکردنی خواردەمانیەکانەیە دەوڵەمەند بە ڤیتامین ئەی کە گرنگە بۆ دروستکردنی کۆلاچین کە بریتە لە ڕەمزی گەنجبوونەوە و هینە سەوزە قێڵاتۆخەکان و هەموو ڕنگ سەوزێک هەموو خۆراکە ڕنگ سەوزەکان لە پزیشکی خۆراکە بۆی کە هاوڵاتی لێیادی نەچێت بە نیشانی نوێبوونەوە و گەنجبوونەوە ئەچێت چۆن میانی ڕەمزی بەهارەکانەڵێ دکتۆر تۆم ینی بیبەر لە قاڵبی سەوزەیە باشە بەس بیبەری زەردمان هەیە پرتەقاڵیمان هەیە سوورمان هەیە بە پێڕەنگەکان ئیسپاد و سوودەکەشی ڕاستەکەی ڤیتامینەکانیە گۆڕێ بۆ نمونە ڤیتامین ئەی لەو سەوزەی ڕنگ زەرد و ڕنگ پرتەقاڵیە هەیە بیبەری زەردیشمان هەیە ئەمە دەوڵەمەندترە بە ڕێژەی ڤیتامینەیەکەی بیبەری زەرد زیاترە لە بیبەری سەوز ڤیتامین ئەی بەڵام ڕێژەی ڤیتامین سیەکانی و لەگەڵ فۆلیک ئەسید کە یەکێکە لەو لەوانەی زۆر گرنگە خانەمانی دووگیان و پێشیانی دووگیانی بوون بیخۆن ئەمە هەیە بەڵام ڕێژەکانی تریان ئاسایە بەس ڤیتامین ئەو بیبەرە ئەو بیبەری ڕنگ لادیشمانە بێ ڕەنگی سووریشمانەیە هەردووچان لەگەڵ ڕەنگی زەرد ڕنگ زەردەکان زیاتر ڕێژەی ڤیتامین ئەیەکان زیاترە بەڵام بڕەکەی ڕەنگە جیاوازەکەی ئەوەنە نەبێ بڵێم ئەمیان باشترە یان لەویاندا باشترە ینی دەقا و دەق ئەگەر میوەکان و سەوزەکان دواتریش میوەکان ینی جایکەینەوە وەکو جلوبەرگ وایە هەر جلوبەرگە و هەر بۆ مناسبە بۆ شوێنی تایبەتمەندی خۆی ئەبێت زۆر باشە خۆمان بکەینەوە ئەگەر باسیەوە بکەم زۆر ڕکاتی ئەمە توێژینەوەکان جەخوێنەوە دەڵێ با سەوزە لە ژەمەکانتانە هەبێ کاتێکی دیاریکراو هەیە بۆ خواردنی سەوزە بەیانیان نیوەی ڕۆژ ئێواران لە کاتی ژەمەکاندا دوای ژەمەکان پێش ژەمەکان چۆن بخورێت گونجا ڕاستەکەی سەوزە ینی ئەگەر بە دروستی بڵین ینی ڕەنگە لە بە دوو شێواز لە یادمان نەچێت سەوزە ئەکرێتە ناو خواردنەوە ینی ئەکرێمەوە نمونە بەیانیان ئەگەر یەکێ نیسکێنە بخوا بکرێتە ناو وەکو پەڵپینە بە ترێژیان بکرێتە ناو نیسکەکەەوە یاخو بەیانیان شۆربا بکرێت کە بەمەرجێک ئەم شۆربایە دەوڵەمەند بێ بە مادە پرۆتینەکانی وەکو بۆ ئەوەی بەیانیان بۆ شوەیەکمان پێویستە کە پرۆتینی تیابێنی سیگێژێکە لەوانە یاخود قارچێک یاخود تاوشێوەکانی یاخود بکرێتە ناو زەڵاتەوە پێش ژەمەکان بخورێت هەروە لە نیوان ژەمەکان باشترین کە بۆ نمونە بە تایبەتی ئەو وەکو خەیار و یاخود وەکو کاهوو ئەمە 2 ساعت پێش ژەمیان دوای ژەم ئەمە بۆ یان بە تایبەت ئەو کەسانەی کە ئەیانەوێ ڕیجێم بکەن یان ئەیانەوێ قەڵەو نەبەوە دواتر وەجبەیەکی زۆر گرنگە بۆ ئەوانەی نەخۆشی شەکریان هەیە زۆر گرنگە بۆی شەکرەکان یارینەکە بەڵام بەیانیان سەوزە شەروە ئەکرێ بەیانیان پێش ناخواردن لەگەڵ بە شێوەی چا بکرێتەوە یان لەگەڵ ناخوارد ناببوورە ئێمە چای لیمۆنە ئەمان هەیە لە وڵاتی ئێمە نەبووتە بەوە بەس لە لوبنان یاخود لە وڵاتە عەرەبیەکانی وەکو میسر و تونس ئەمە هەیە
ینی ئەو چای ڕەژیا خودداوانە ناخۆنەوە ئەیخۆنەوە بەس ئەو چایشەیە بەیانیان گیراوەی ئاوی لیمۆ بەنعنا گیراوەیەکی زۆر تەندروستە و سوودی زۆرە بۆ نمونە بۆ دابەزاندنی کێش دابەزان یارمەتی دابەزاندنی کۆلیسترۆڵ و یارمەتی زیاتر خێراکردنی کۆئەندامی هەرس و دابەزاندنی فشاری خوێنەدات ئەکرێت ینی بەو شێوەیەش بخورێت ینی بە شێوەی گیراوەش بخورێت ئاوکەی ئەدرێت لە عسارە یاخود بە شێوەی چا بخورێتەوە سەوزەکە بێنی بیکەیتە ناو ئاوی شیلەتێن یاخود ئاوی نیمچە گەرم بێیانی نابێت زۆر کوڵابێت بۆ شێوازەش ئەخورێ بەس باشترین کات لە نێوان ژەمەکان 2 ساعت پێشەم یان دوای ژەمە بۆ نمونە ئەگەر نانی بەیانە بێ پێش 6 چارە کوڕابێ لە مەرزەیە ساعت دە کاتێکی گونجاوە لەگەڵ ساعت 3 بۆ 3:30 شەوانی لە نزیکی 8 بۆ 9 بە پێی تەمەنەکانە گۆڕێ. باشە زۆر بەس لە نەخواردنی هیچ شتێک ئەکرێت لە شەواندا سەوزە چۆن بخورێ لە شەواندا چ جۆرە سەوزەیەک زیانی نابێت بگرە سوودیشی دەبێت بۆ کێش و بۆ تەندروستی لەش. ڕاستەکە ینی ئەم خاڵە ینی زۆر تا ئێسایەک لایی نەبووەوە بەڵام ئەوەی کە ینی هەموو پزیشکان کۆکن لەسەری باشتر وایە 2 ساعت پێش نووسن هیچ نەخۆیت بۆی ئەوەی کەسێک ئەڵێ دوای حوتی ئێوارەیە خو دوای دنیا تاریک بوون نان مەخۆ و یان نابێ هیچ شتێک بخۆ بێ بەژاهر لە زانستا شیوانە. جا خەڵکیشەڵە خۆ مەعیدەم چزانێشە بێگومانەوە کراوە بنوکتە ڕەنگە هینی خۆی بێت دروستەوەی 2 ساعت پێش نووسن ئێمە مرۆڤی ئەوەی کە تەمەنی لەسەر و 8 ساڵە هەمیشە جەق لەسەرەوەکەینەوە کە چەند ساڵە خەریکیەوەین کە هیچ بە ساعت 11 بخەوێت لە کوردستان زۆربەی 12 خەوێت یعنی لە یادمان نەچێت بەڕێستان پێش بەرنامەکە ئاماژە بۆیە ینی لەمەلا ئیتر ئێستا لە ناوەڕاستی پاییزین و بەرە وەرزستانەیە لە ساعت 5ەوە دنیا تاریکە ینی ئەم نوکتەیە هەیە ڵێوەنە دەمێکەنانی ئێوارم خواردۆ ڕاستەکەی لە بینم چۆتەوە بۆیە برسی ئەبێت باشترین بژاردە لە شەوا چیە بیخۆین یاخود سەوزێ یاخود میوە یاخودە پیاڵەیەک چەرس بۆ ئەوەی ئەو کەسە برسی نەبێتەوە ینی میوە چەند سەوزەش ینی لایەتمان نەچێت سەوزە تایبەتمەندیەکەی جیاوازە لە میوە بەوەی کە بڕێکی کەم کالۆریتیە بڕێکی کەم وزەیتە بڕی ریشاڵەکانی زیاتر بەڵە ینی سەوزە زۆر ینی هەمیشە لە کاتی ڕیجێمەکانە ئەگەر یەکێک سەرنجوە بڕێکی زۆر سەوزەیتیە بەڵام ڕێژەی میوەکان کەم کراوەتەوە لەبەرەوەی ڕێژەی کالۆری و زەکەی زیاتری تایە بەڵام بژاردەی دووەممان بۆی کە شەو بخورێتەوە بریتە لە میوە بەڵام چەند بخورێت بە پێی کەسەکانە گۆڕێ کەسێکە کێکی کەمە ئەتوانێت زیاتری لێ بخوات و ئەتوانێت میوی و شکراویش بخوات وەکو مێوج و هەندیری و شکرا و قەیسی و شکرا و کەسێکی ئاسایی کە ناوێت قەڵەوبیان لە کاتی ڕیجێمە دروست ئەوەیە پڕ بە قەبارەی دەستی خۆی کە کوپێکەکات میوەیەک بخوات ئەگە تێری نەخوارد بکرێ بە کوپی دووەم بەمەرجێک لە کاتی سیستمی کیتۆدایت و لۆکاربەکانان نەبێت لەبەرەوەی ئەو بڕی میوەی ڕێگە پێدراوەکان زۆر کەمە و جۆرەکانیشی تەنیا شلیکمانەیە لەگە بلوبێری و ئەمانە لەو سیستەمە نەبێت بۆ نەخۆشی شەکرە هەر قەبارەی پڕ بە قەبارەی دەستی خۆی ئەگە تێری نەخوارد دووەم بەڵام لە میوەکانی شالیادمان نەچێت باشتر وایە میوەی ڕەنگاوڕەنگ بێ هەموو میوەیەک نەخورێت بەڵام ڕەنگە ئەگە کەسێمی شەکرەی هەبێ زیاتر مەسان پێڵێن سێوێک بخۆ یاخود بۆ نمونە هەرمەیەک بخواریان کیویەکێکە لەوانەی کە ئەو میوانەی کە لە وەرزی پاییز و لە وەرزی زستانە بژاردەیەکی زۆر باشە کە لەگەڵ هەنارە ئێستا وەرزی هەنارە ینی یەکێکە لە هەرە یەکێکە لە میوە بە سوودەکان ینی هەندێکیان پۆڵێن یەکەم بە میوەی نایب بەس ینیدانی کەم میوەیەکە کە سوودی گەلێک زۆرە و ڕەنگە کەم کەسە بێ ینی کە نەتوانێت هەنار بخوات ئەگەر کێشەیەکی هینی هەبێت بۆیە گرنگەوەیە وەکووتیشم لە هەمان کاتە ببووریانی ئەم قسەیان بە ئەمەم دەیاد نەچێت یعنی دیاردەیەکی تر هەیە کە پەیوەستی بە سەرماوە هەیە ڕەنگە نەک لە وڵاتی ئەمە لە وڵاتەکانی تریشەیە شەوان حەزەکەین کە پەرداخێک لای ئێمە کەلتورە چا بخورێتەوە یانیش ئێوارە چای خواردوێتەوە بە شەوی تر لای سەعات 9 ئەمانە ئەڵێ باچایەکی تر خۆمە و لەگەڵ ئیچێوی ئەمانە بە بۆنەی بوونی مادەی کەفاینەوە ئەبێتە هۆی تێکچوونی خەو و زڕانی خەو لەیادمان نەچێت شەو نخوونی و تێکچوونی خەوێکی کە لە هەرە کێشە باوەکانی سەردەمە بە تایبەتی وڵاتی ئەمە باشتر وایە هەندێک گیراوی تر بخورێتەوە. باشە دکتۆر بابەسی قەرسیلی گەرمی سۆس بکەم ئەمە قەرسیلی گەرمی سۆس باشە دەوترێت کە کلۆرۆفیلی زۆری تێدایە ئەمە سوودی چییە؟ چۆن بخورێت باشە کەی بخورێ کێ بیخوات؟ ڕاستەکە ینی سوودی بۆ هەموو کەسەکان هەیە بەڵام هەندێک کەس ئەیکەم بە شێوەی شۆربایە خۆ هەندێک کەس بە برژاوی ئەیخۆن ئەش بژێنرێتە ڕووک و گەرمە شامی لە یادمان نەچێت گەرمە شامی کە بە سەوزی لەکرێتەوە بەشێ قەرسیلی شینە
چی ئیگەنم چی ئیجۆ زۆر گرنگن بۆ کۆنتترۆلکردنی نەخۆشی شەکرە یعنی ئەو کەسانە کە شەکریان هەیە ئەگەرەوە بخۆن هەندێک توێژینەوە کە ینی زۆر سوودی هەیە لە کۆنتترۆلکردنی شەکرە یان ئەو کەسانەی کە لە قۆناغی پێش تووربوون بە نەخۆشی شەکرن لە هەمان کاتیشا و کەسانەی کە قەڵەون یعنی یا خۆتین بێت لە بەرەی بڕێکی کەم کالۆریتیایە و دەوڵەمەندن بە مادە ئۆکسانەکان کە ڕێگە ئەگرێت لە توشبوون بە زۆبەی شێرپەنجە باوەکان بە تایبەتی شێرپەنجەی گەدە و شێرپەنجەی قۆڵۆن و شێرپەنجەی سیەکان. زۆر باشە دکتۆر باباسی چاپ بکەم لە خۆمان وکو ئاماژە پێکرد زیاتر چای ڕەش ئەخورێتەوە بەڵام لە وڵاتانی تر چەندی جۆرجای دەخورێتەوە چای سەوزە چای گوڵە بەیبوونە ئەمانە باسی جۆرەکانی چایمان بۆ بکەی لە کاتێک دابی خۆینەوە نەخۆشی جیاوازەکان چ جۆرە چایەک بخۆن گونجاوە. ڕاستەکە ینی بۆ نمونە بێگومان لەگەڵ میوەشە ینی ئەگەر ینی بە دروستی بڵین کاتی خواردنەوەی زۆر زۆر گرنگە لە ڕووی زانستیەوە ئەو چای ڕەش بازەکەین و بەڕێژەیەکی کەم دوای ئەوە چای سەوز چای سپیشەیە بەس لە وڵاتانە زۆر ینی ئەوە نرخەکەی گرانە و لە وڵاتی ئەمە نامۆیە ینی من خۆم نەمبینیوە تاوەکو و ینی باسی لێ بکەین دوای ئەوانیش قاوە لە یادمان نەچێت چاو قاوە تقریباً ینی پێکاتەکانیان زۆر نزیکە لەیەکەوە ینی ئەگە بەیانیان بخورێتەوە ئەوە لە بەرەوەی ئەو کەسە وشار بێتەوە خەوەکەی بڕوات ئەمە بە تایبەتی لە وڵاتێک ئەگە لە سەرەتاوە ئەو مناڵە هەرڕاهێلا بێت دەبێت چاپ بخواتەوە بەڵام بڕی خواردنەوەی دوو کو بۆسیەک و بڕەنگە کێشەمان نەبێت بەمەجێک بەبێ شەکر بخورێتەوە ئەوە شەکرەکەشی خۆی بەڵێ بەڵام ئەگەرێکە کەم خوێن بێت یاخود بە بۆنەی کەمی ئاسنەوە یاخود ئەگەری کەمی ئاسنی هەبێ بە تایبەتی لە خانمان و لە کچانە دروستەوەی 2 ساعت پێشنانیان دوای نابێ ڕەنگە ژەمی بیانی کێشەمان نەبێت بەس نیوەڕوان وێواران پێشەوە بێ ئەگەر بینە سەر ئەم وەرزەی ئێمە کە باسیەوەکن شەومان کرد ئەوە بڵنگ ئەو کەسە نزیکی ساعت 6 نانی خوا 6 بۆ حەوت چای خواردەوە بۆنە شەویسی هینێکی تر بخواتەوە چای گوڵەبەی بوون بژاردەیەکی زۆر زۆر باشە یارمەتی زوو خەولێ خستن ئەیات یاخود گوڵە مێخەک تێکەڵاو بکرێت لەگەڵ شیرە ئەمی شەر بژاردی دووەمە یاخود ئەکرێت گێلاس بدرێت لە عسارە وەکو شەربەت بخورێتەوە ئەمانە مادەی ترپتۆفانیان دکتۆروتی گوڵەبەی بوون خەول لێ ئەخاوە یارمەتی ڕێکردنەوەی خەو باشیانی شەوان بخورێتەوە باشتر زۆ زۆر بژاردەیەکی یەکێکە لە بژاردە نایەبەکانە و ئەگەر ئێوارە هەر چانە بخورێتەوە بە تایبەتی ئەو کەسانەی کە خەویان لێ ناکەوێت ئێمە پیانەڵێن هەر لە دوای ساعت 3 عەسرەوە چامە خۆرەوە نە چانە قاوە نە چای سەوز نە چای ڕەش نە قاوەی سەوز نە قاوەهێن باشترین بژاردە بۆ ئەوان بریتێ لە چای گوڵەبەی بوون لادیشمان نەچێت چای گوڵەبەی بوون ژەمەکانی تری ئەکرێ بخورێتەوە چکە سوودی تری هەیە بە تایبەتی ئێمە ئەکرێ بدرێ بە مناڵ ئەبێتە هۆی نێشتنی ئازاری گەدە و غازات و پێچاتن بەسکە ینی بژاردەیەکی زۆر زۆر باشە بە تایبەتی وڵاتی ئێمە دەوڵەمەنە بە گوڵەبەی بوون بەنگە هەندێک هاوڵاتی ئەگە جیای نەکاتەوە گوڵەبەی بوون وەکو نێرگز وایە بەس نێرگز قەدەکەی پانترە و ئەوەی لەسەر شەقام و شتەکان بڵێن ئەفرۆشتێ گوڵەبەی بوون باریکە قەدەکەی بەس گوڵەکانی وەکو یەکتر وایە بەس نێرگز بۆ نەخۆشەکەی گوڵەبەی بوون ئەو بۆنەی نییە بۆیە ینی بژاردەیەکی زۆر باشە ئەگەر بخورێتەوە بە تایبەتی وەکوتم کەلتوری ئەمە و بە تایبەتی لە وەرزی سادا ڕاهاتوین خۆمان بین بەتەنیا خودەگەی میوانمان بین حەزەکەین شێکی گەرمی پێشکەش باشە دکتۆر باسی چاو کرد ئێستا ئەگەر باسی میوە بکەین تۆ باسی ئەوەت کرد کە شەوان چۆن میوە بخورێ لە ڕۆژەکانی لە بۆمە دەستپێکی بەیانێکت لە نیوە ڕۆدا لە ژەمی ئێوارەدا چۆن کاتژمێر لە دوای ئەوانە میوە بخورێ باشە ئایا ئاساییە ڕاستەخۆ دوای ژەمەکان بخورێ ڕاستەکە ینی ئەوەی کە لە هەموو جیهانە جارە سەوزە ئەڵێ بیانی قابەکەت کە بە سێ بەشەوە ژەمەکەت بەشێکی سەوزە بێ ئەمە یەکەم سەوزەمان باس کرد میوە ئەگەر باس بکەین میوەش بە هەمان شەرت ئەڵێ ینی ئەبێت لە ڕۆژانە دووش جار بۆ هەندێک سەر لە 2 بۆ 4 خورێ بە پێی تەمەنەکە و بە پێی ئەو کەسە ینی کێش و باڵا و تەمەن و هینی چۆنە باری تەندروستی چۆنە وایە توانێت چەندی لێ بخوات بەیانیان ئەگەر لە کاتی ڕیژێمانەوێت بەیانیان ئەگەر لە کاتی ڕیجێمەوانە نەبێ باشتر وایە بەیانیان لە دەستپێکەکەیان نەیخوات بخرێتە لای سەعات بینی 9 بۆ 10 ئەو کاتە بەمەرجێکە و کەسە نانی بەیانی بخوا لە یادمان نەچێ ئێمە زۆر کەسمانەیە نانی بەیانی ناخوات و هەندێک توێژ و نۆژ لەم دوایەیە ئاماژە بۆێنەوە کەسانێک کە لە ڕۆژێکە نانێک یەکجار ژەم خۆن ڕەنگە تەندروست بن بەجار ئێمە لەسەر مرۆڤ تاقی نەکراوەتەوەی باسیەکەم لەسەر ئاژەڵە بەڵام بۆ نمونە ئەگەر ئەو کەسە چکە هەندێک ڕیجێمان هەیە وەکو سیستەمی ڕیجێمی سێوی سەوز یانەمانە بەیانیان بەس میوەیەکی تێ بۆ ماوەیەکی دیاریکراو بەس ئەگە بۆ کەسێکی یاسایی بێ بەیانیان میوەکە نەخوا دایک بخات بکاتە لای سەعات 9 بۆ 10 ئەو کاتە باشترە چکە لە یادمان نەچێت بەیانیان دەستپێکی بەیانیان ژەمێکی زۆر گرنگە
وەکو وتم ئەگەر بۆ کەسێکی ئاسایی بێ بەتایبەتی لە مناڵ و مێربناڵان ئەبێت دەوڵەمەند بێ مەمادە پرۆتینیەکان بۆ نمونە شیرەمەنیەکان ماست و پەنیر و هێلکە بگورە ینی لە شیرەمەنیەکان نیە بە زۆڵەمەندە بە پرۆتین شۆرباکانمانەیە وەکو شۆربای نیستێک لە هەمان کاتە گوێس و هەنگوین ئەمانی شەر دەوڵەمەندن مەمادە پرۆتینەکان ئەمە وتم ئەمیشە بە هەمان شێوە 2 ساعت پێش ژەم یان دوای ژەم و لە کاتی ئەوانەی کە برسیانە هەندێک کەسوانەیە زوو برسیانە بێتەوە یاخود ناتوانن کۆنتترۆلی شەهێتی خۆیان بکەن یان ئەو کەسانەی حەزیان لە شیرینیە ئەمانە بێجگە لە سێژەمەکان بڵێن 2 ساعت پێژانیان دوایان ڕێگەی پێیان پڕ بە قەبارەی دەستی خۆی کە نزیکەی کوپێگەکە میوەیەکی تر بخوا لە پاییزە باشترین بژاردە بریتە لە مزرەمەنیەکان وەکو پرتەقاڵ و لالەنگی و خۆی ئەمەوێ باسی ئەو بکەم دکتۆڕێک بەهێزکردنی بەرگری لەش بێگومان لە مۆرزەیە زۆر گرنگە لە بروی ئیتر پەتاوەرزەکان هەمووی بە لێشا و ڕوومانچەیەەکە چ جۆرە میوەیەک چ جۆرە سەوزەیەک یارمەتی دەری ئێمەیە کە بەرگری لەشمان زیاد بکەین بۆچی باسی مزرەمانەکانەکە ئێمە زۆر جابیستمانە بە ڤیتامین سی دەوڵەمەندن بۆیە گونجاوە بۆ بەهێزکردنی بەرگری لەشەمانە تا چنە دروستن نا بێگومان ینی میوە مزرەمانەکان ناسراون بۆی کە یەکێکن لە دەوڵەمەندترین سەرچاوەکانی ڤیتامین سی بێگومان ینی سەوزەشی تریشمانەیە زۆر ڕێژەی زۆریتە بەزانی کە مزرەمەنیەکان لەگەڵ تام و چێژەکەش ینی چکە خواردن لە یادمان نەژوێ خواردنانەی کە لای هاوڵاتی و لای مرۆڤ ینی تامەکانیان خۆشترە بێگومان زیاتر ینی بە ئاسانتر پابە نەبن چ پرتەقاڵ بێت چ لالەنگی بێت چ لیمۆ بێت چ گرەی فروت بێت چ سندی بێت ئەمانە هەمویان زۆر دەوڵەمەندن بە ڤیتامین سی و لەگەڵ مادەجیژە ئۆکسانەکانی تر کە زۆر گرنگن بۆ بەهێزکردنی بەرگری لەش و خۆپارێزتن لە پەتاوەرزەکان و بەداخەوە لەم پەتای کۆرۆناش کە پێ ناچێەوە بەم زوانە لە کۆڵمان بێتەوە بۆیە ئەمە ینی بژاردەیەکی زۆر باشە بەڵام لەم کاتێک کە من و تۆ ئێستا لەم کاتەیە قساکەین ینی بژاردەیەکی ترمان هەیە کە لە مزرەمانیەکان باشترە ئەویش بڵێن هەنارە ینی بۆچی باشترە بەدەل لە تایبەتمەندەکانی ئەومانە بەداخەوە ینی لە کوردستانی باشوور بەنبازەکەم ئەو شوێنانەی کە مزرەمەنیمان هەیە تا بەیانی باقوبەیە باقوبەش ڕەنگە بەشێکی لەژێر دەسەڵاتی کوردانە بێ بەشێکی لەژێر دەسەڵاتی خۆمان بێ بەسمە بەسمەگەر ناوچەی ئەم زۆنەی تایبەتی خۆمان بێ ئێمە دەوڵەمە ینی ڕەنگە لە لێرە و لەوێ هەندێ کەس ڕواندی بێتی لە ماڵە ڕێژەیەکی کەمی هەبێ بەس زۆربەی لە دەرەوە هاوردا ئەکرێت بۆیە ینی ئەولەوێتەکەی جارێت تاوەکو هەناری خۆمان مابێ یەکێکە لە میوە باشەکان دوای ئەوە مزرەمەنیەکان بەڵام جیاوازێکە بۆ ئەگەڕێتەوتم بەرهەمە خۆماڵیەکانن هەمیشە لەبەرەوەی کە لە کاتی لێکردنەوەی گەشتن بە بازاری ماوەیەکی کورتەیە بە بۆنەی هەرزانی نرخەکەیەوە دووچارەکەمان ناچارە کە هیچ موادی کیمیایی بەکار نێنێ لە کاتی پەروەردەکردن و شتیا ینی بەڵام لە هەموو جیهانە مزرەمەنیەکان زۆر گرنگن و ڕەنگە لای مناڵان و مێربناڵان هە لە مناڵیەوە فێرکرابن کە مزرەمەنیەکان بخۆن بێگومان ئەو قسەیە ڕاستە کە زۆر دەوڵەمەندن بە ڤیتامین سی زۆر باشە دکتۆر ئەمێ دوا پرسیار بە کورتی وەڵامم بیتەوە هەندێک جار بۆ پاراستنی سەوز و میوەکان ئەپەنا دەبنە بەربەستنی لە نێو مجەمیدا لە نێو فرێزەرە هەڵەگرن بۆ ماوەیەک دوای ئەوە کاتوێتەوە گونجاوە بخورێ زۆر ئەوەم بینیوە کە بۆ هەنار ئەبێ یەک جار بتێژێتەوە ئەبێ یەک جار بتێنرێتەوە بەس ینی ئەم پرسیارە زۆرەکەنەڕێ ئێمە هەناری هێنین ئەیەن لە عەسار و شەربەتەکەی هەڵەگرین پێم وا بێ ئەمە تاماوەی هەڵگرتنەکەی کەمتر بێ باشترە ئەو باسی شەربەتەکەکەم بەس ئەگەر پێویتێ فریزینگ فروت لە زۆربەی جیهانە میوەکە ئەخرێتە ناو مجەمیدە و ئەبەسترێت بەزە بێ یەک جار بتوێنرێتەوە کە بوو بە دوو جار بەکارنایەنرێ خاڵێکی تریژەکە بە خێرایی باس بکەین باز لە شتنەوەی میوە و سەوزە بکەین باشتر وایە یەک جار سەوزە بشۆرێتەوە و بە ئاو بە خوێیان بە ئاو سرکەیان بە مادەی پەربەنگەران زۆر باشە دکتۆر کامەران ڕەسوول ژاژڵەی پسپۆڕی زانستی خۆراک زۆر سپاس بۆی ڕاستەخۆ لەگەڵ ئێمە ئامادەبووی دکتۆر گیان سپاس بۆ تەواوی زانیارەکانت بۆ ئەم دەرفەتێکە بۆتان